دەستپێکی حەج پێوترێ میقات. میقات طبعا لە زمانی عەرەبیە عادەتەن پێی ئەوترێ ئیسمی مەکان و ئیسمی زەمان. مثلا تۆ ئەڵێی وەقەفە یەقیف و مەوقف. کەوتت مەوقف یعنی شوێنی وەستان، تۆ ئەڵێی موقف الحافلە موقفی پاسەکە. هەروەها ئەڵێی موقف القطار یعنی کەی قطارەکە ئەوەستێ. لێرەش میقات ئەلف یعنی کاتی دەستپێکردن، با یعنی شوێنی دەستپێکردن، بە هەردوو معناکێتی. یەکەم کاتی دەستپێکردن حەجکردن کاتی تایبەتی خۆی هەیە، لە هەموو کاتەکانی ساڵە نابێ، یعنی تۆ ناکرێت ئێستا بڕۆی بۆ حەج، بەڵکو تەنها لە مانگی شەوال تا ڕۆژی دەیەمی مانگی ذیلحیجەیە کە ئاخر مانگی عەرەبیە ذیلحیجە ئەلەو کاتەیە ئەوێ. کەژڵی مانگی شەوال یعنی ئەو دوای ڕەمەزانە. خوای گەورە فەرمێ الحەج ئەشهر معلومات، حەجکردن لە چەند مانگێکی دیاریکراودایە، بۆیە ئەبێ هەموو مسلمانان لەو کاتی حەجەیە لەو شوێنە ئامادە بن. دووهەم شوێنی دەستپێکی حەج، یعنی ئەو جێگانەی مەراسیمی حەج لێی دەستپێکە. چۆن ئێستا ماڵی نوێژی جەماعەت لە مزگەوت چۆن دەستپێکە کە تۆ چیتە ناو مزگەوتەکەوە، ئەگەر جەماعەت نەکرابوو یا مەجالەتەوە تۆ دوورکار نوێژەکەیت و ئەنجا دوایی هەڵەسی و لەگەڵ ئەوانێکی زەمەنی جەماعەتکردنەکە ئەو کاتێک کە ئیمان بە ئەڵێ قامەتکەن. بەڵام شوێنی حەجکردن چەند شوێنێکی دیاریکراوە، هەتا ڕۆژی قیامەت هەرم شوێنانە ئەبێ. لەبەرەوە ئەوانەی ئەهلی وڵاتانی تر یا ئەهلی شارەکانی تر کاتێک کە ئەهاتن بۆ حەج لە زمانی قوڕەیشەوە هەبوو، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێنج شوێنی دیاری کرد و ئەو قەبائیلانی کە لێوەی دێن ئەم پێنج شوێنانە دوایی مانەوە وردە وردەیەسە بە تیارش کە بچی حکمی ئەو شوێنانە وەرەگرێت لە کوێوە داخڵەبی لە شوێنێ. یەکەم شوێن پێوترە ذولحەلیفە، گوندێکی بچووکە لە نزیک مەدینەیە. خەڵکی مەدینە و ئەو کەسانەی ڕێیان بەسەریەوەتی ئەچنە ئەو شوێنە و لێەوە دەست بە ڕەفتارەکانی حەجەکە. یعنی مەسەلەن جەناب دەگەر سەفەرکێ عادەتەن لە ئەوروپا و چن بۆ جددە، بەڵام فەرەز نابڵێن تایارەکەی تۆ وا ڕێکەوت و چوون بۆ ئەو مەنتقەی مەدینە، لەوێەوە ئیتر لە ذولحەلیفەوە داخڵەبی و لێەوە دەست بە مەراسیمی حەجەکە ئەکەی. شوێنێکی تر پێڵەن جەحفە، گوندێکە لە نزیع ڕابع، ئەمە شوێنی دەستپێکە بە خەڵکی شام و میسر و ئەوانەی ڕێیان بەسەریەوەتی. شام و میسر لەبەر ئەهلی میسر بەش بە جزیرەی سینایە ئەهاتنەوە، دیسان خەتیانە بووە بە خەتی یەک لەگەڵ شام، لێەوە ئەڕۆشتن و خەتێکیان ئەگرت کە لێەوە بگەنە مەکە. سێهەمیان پێڵن قەرن المەنازل، میقاتی ئەهلی نەجد ناوەڕاستی جزیرەی عەرەبیە و ئەوانەی ڕێیان بەسەریەوەتی. مەسەن کابرا گەر لە قەتەرەوە بڕوە، ئەگەر بە سیارە بڕاتەوە ئەچێتە قەرن المەنازل. شوێنێکی تر پێڵەن یەلەملەم، میقاتی خەڵکی یەمەن و ئەوانەی کە ڕێیان بەسەریەوەتی. کابرا لە سۆمالە بپەڕێتەوە بۆ یەمەن، ئەو کاتە لە یەمەنەوە کە دێ ئەچێتە ئەم شوێنی ئەم یەلەملەمە، لەوێەوە دەست پێکە، مەراسیمەکەی لەوێ دەست پێکە. پێنجەم ذات و عێرقی پێڵێن، میقاتی خەڵکی عێراق و ئەوانەیە کە ڕێیان بەسەریەوەتی. ئەگەر کابرای تورکیا بە شاما ڕۆیشت، ئەو کاتە میقاتەکەی فەرقی هەیە، چونکە ئەو ئەچێتە جەحفە. ئەگەر بە عێراقا ڕۆیشت و بەرەو بەسرە و لێوە ڕۆیشت ئەچێتە ذات و عێرق، لێوە پەڕنەوە ڕۆن داخڵە بن. طبعا ئەو کاتە کاڵین ئەهلی عێراق و ئەوانە و حدودی کۆیت و عەرعەر و ئەو ناوچانش هەمووی بە یەک حساب کراون، چکە زەمانە و خەریتانە ئاوانە و حدودیش نەبووە. ئەمانە پێیان ئەوترێ میقات، دەستپێکی زەمان و دەستپێکی مەکانی حەجکردنەکە. ئەوەی تریشیان کەوتمانەوە شەرتەکانی